من ناوم گەلاوێژ محەممەدە دانیشتوی خوڕماڵم بۆ 4 ساڵە چێ ئەم نانەوەیم داناوە بە هاوکاری 8 کارمەندی خۆم بەڕێوەی دەبەی کاتی ئەوان یەنە دووکان لە پێش بانگی بەیانیوە یەنە دووکان طبعا ئەمە پێش ڕەمەزان تا ئێوارە عەسر لە 4 شەوە دەست پێەکەین بۆ 6 ئێوارە طبعا پێش ڕەمەزان بەس ئێستا بە بۆنەی هاتنی ڕەمەزانەوە دوای پارشێو هەتا 9 دەی بەیانی دەست پێ بەردەوام گومان زۆر سوودیشی هەبووە بۆ خۆشم و بۆ کارمەندەکانم هاوکاریەکیشە بۆ هاوڵاتیان لەبەرەوەی هەندێک ژن ناتوانێت نان و شت بکات پێشەو مشکیلەی خەڵکیشمان یعنی کۆنتڕۆڵ کردووە لەلایەنی عایلەی تقریبا نزیکەی ساڵێک نابێت لێرە ئیشەکەم اینجا ئەم نانانە کە حازری یەکەم 9 دەقیقە دەم نانە هەوراریەکە نانی جۆشمانەیە حوتی بە 1000 بڵێ حوتی 7 دەقیقە دەین وە ڕۆژانە مشتریەکانمان لە دەرەوەی خوڕباڵن بڵێن لەبەرەوەی ناوچەیەکی گەشتیاریە لە سلێمانی لە هەولێر لە دۆهەکەەوە پەیوەندیمان پێوەکەن و ڕوومان تێەکەن زانکۆ کوێ بەشی باخشەی ساوانم تەواو کردووە و لەبەرەوەی هیچ دابەزراندنێک ێستا نییە بۆیە دەستم کردووە بە میشە بە شانازیەوە میشە پێم خۆشەیکەم وەڵایی ماڵەوە زۆر پشتگیری مەکەن اینجا ئەوانیش حەزەکەن بەم ئیشە کە من ئەیکەم هەم داهاتێکیشە بۆ خۆم و بۆ ئەوانیش پاپشەیەکی ماڵەوەشەکەم لەگەڵ ئەم ئیشەمە ئێمە وەکو خێزان هاوکاریان کردوین لەبەر ئەوەی شتێکی باشە و بژێوی ژیان دابینەکەین هیچ کاتێکیش ئایبەن نییە هەم پیاویش و ئافرەتیش ئیش بکات هیچ کێشەیەکمان نییە لەگەڵ خێزانەکانمانە زۆریش هاوکاریمانەکەن دەست خۆشیشمان لێ ئەەکەن لەبەر ئەوەی ئەمە پیشێکی پاک و تەمیزەکەین و یعنی ڕێک و پێگەینن دووکانە وەڵڵی پەیاممان ئەوەیە هەر کەسێک لە توانایە هەیە و توانای ئیشکردن و کاری هەیە بتوانێت ئیش بکات هەوڵێک بدا بۆ خۆی و بۆ ژیانی خۆی باش